کورد کاک عەبدولشارباژێڕی شاعیر بەڕێز مامۆستا تەها بابان و وەکو زۆر کەسای زۆر سوپاسی هەستی بەڕێزتان دەکەم کە لەگەڵ و نیشتمان پەروەری بژیم و هەر چەندە ژمبێری و هونەری هەڵەبجە بە باشی زانی کە ئەمڕۆ یادێک بۆ کەسایەتێکی دیاری شاری هەڵەبجە و کوردایەتی بنێت کە ئەویش خورشیدە بابانە. خورشیدە بابان کە لەم شارەدا نییە نەیناسێ لەوەی کە لە چەندین بواردا کاری کردووە، ئەو جگەل لەوەی کە وەکو ئەدیبێک و ڕۆشن فکرێک کاری کردووە و هەستاوە بە کۆکردنەوەی چەندین بابەتی فۆلکلۆری و قسەی نەستەق و پەندی پێشینان بە چاپی گەیاندووە. ئیزافەتەن بۆ ئەوەیە کەم خوێندکاری کرد بۆ لەم شارەدا کە چۆتە بەرخوێندن کە ئەمە بەڕاستی وای لێکردەوە بەرەو ڕووی چەندین تانەوتە شەر بێتەوە لە کۆمەڵی ئەو سادا، بەڵام ئەو نەوەستاوە خوێندنی تەواو کردووە هەتا ئەوەی کە بۆتە مامۆستا هەر لەم دەڤەرەدا خزمەتی کردووە بە بواری پەروەردە، چۆتە خەستەخانەی هەڵەبجە، چەندین کاری مرۆڤ دۆستانە و مرۆڤ خوازی کردووە. لە کۆتایی ژیانیدا بە بەکرەجۆ دەمێنێتەوە لە سلێمانی، ئەو لە ژیانی خۆیدا چەندین بابەتی بە چاپ گەیاندووە. ئێمە ئەمڕۆ بە هاوکاری ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە هەموو ئەو بەرهەمانمان جارێکی تر چاپ کردەوە بۆ ئەوەی کە لە کتێبێکدا بەتوو ئامادەبووان و خەڵکی تامەزرۆی بیستنی هەواڵی ئەو کەسایەتیە بگەنەوە سەری بۆ وەکو سەرچاوی حسێب بکرێ. ئەمڕۆ پانێڵێکمان ئامادە کردووە کە بەڕێزان حەکیم مەلا ساڵح و ئیبراهیم هەورامانی و کاک محەممەد مەردان چەندین بابەتیان لەسەر ژیانی ئەو کەسایەتیە باس کرد لە چەند ڕوویەکەوە. ئەمەش ئەوە گەیەنە کە ئەم کەسایەتە پێگەی خۆی هەبوو ناو کۆمەڵدا. ئەمە سوپاس بۆ هەموو ئەوانەی کە خەمخۆری ئەم دیدارە بوون، سوپاس بۆ ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە کە هاوکارمان بان و خاوەن بیرۆکەی ئەو دیدارە بوون. ئێمەش ئەوەی لە سەرمانەوەکو بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری خزمەت بۆ کەسایەتیانە بگەێنین. هەڵەبجە هەمیشە لانکەی مرۆڤایەتی و ڕۆشنفکران و بیرمەندان بووە. شاعیرە گەورەکان هەمووی لەم منتیقەیەوە دروست بوون و سەریان هەڵداو کە بوونەتە سەرمایە و شانازی بۆ هەموو کوردایەتی. ئەمڕۆ ئەمانەوێت نەوەی دوێ ئەو جیلەی کە تازە پێدەکات گەنجەکانمان لاوەکانمان بزانن کە لە هەڵەبجەدا ئەو کەسە منەوەڕە مهمانە هەبووە کە ئەبێ یادیان بکەینەوە بێ قسەیان لەسەر بکەین. قۆناغی خەبات و شۆرشەکەمان هەواڵان ئێمە هەوڵ و کۆشش و حیزبایەتی و کوردایەتی و بڵێ خورشیدە بابان لە ژیانی خۆیان ژیانێکی پڕ لە مەئسات و ناخۆشی و دەربەدەری و برسێتی بەسەر بردو، بەڵام نەدۆڕاوە نەبەزیوە، بەردەوام لە هەوڵدان و لە تێکۆشان و لە خەبات دوانەکەوتووە چ لە ساڵی 1974 یەکێک بوو لەو ژنانی بە تاق تەنیا چووە دەرەوە بوو بە پێشمەرگە ئەتاک و نسکۆ لە دەرەوە پێشمەرگە بوو. لە پای ئەوەش کە گەڕایەوە بۆ وەکو ئەوەی کە زۆربەی هەمویان گەڕانەوە، خورشیدە بابان لە جێگەکەی خۆی گوازرایەوە بۆ گوندی هەرتەر لە لای ڕانیە، ینی زۆر بە زەحمەت گەڕایەوە بۆ هەڵەبجە. ئەوش لە مینی چەند دڵسۆزێکەوە شۆرشەکەمان هەواڵان ئێمە هەوڵ و کۆشش و حیزبایەتی و کوردایەتی و